خیانەتی یەکەم زوڵمی یەکەم لە کورد و ئاشبەتاڵی دووەم کە کراوە هی مەسعود بەرزانی خۆیەتی لەژێر هەموو زروفەکانە ئەبوایە بڵێ ئینسیحاب بکەن پێشمەرگەی توانی شەڕکە بە دەلیلەوە جارێک کەشتی کرارێکەمە وتوشم پێشتر ئەو هجوومەی کە حەشدی وەحشی و جەیشی عراقی کردیانە سەر سەدی مووسڵ 8 کوژراویاندا یەکێک لەوانە ئەحمەد عوبێداد کە ڕئیسی استخباراتی عسکەری بوو لە مقابلە یەک پێشمەرگە کوژرا و 4 بریندار کەوا بوو پێشمەرگە لە هەموو گۆشە و کەنارێکە ئەیتوانی مقاومە بکە ئەمە ئەو تووڕەهاتانە کە ئەڵێن هێزەکانمان بەرامبەر نەبوو درۆکەن ئەی لە زمانی کیمیاویە بۆچی ئەکرا ئەی باشە هەر پێشمەرگەکانی قەدیمی ئەو گەرمیانە کە زۆر جارە لێمەوە ئەی مام ڕۆستەم چۆنی توانی بە کلاشینکۆفەوە بێتەوە ئەی باشە شێخ جەعفەر بە حسابی خۆی لەگەڵ ئەوانی ترە خۆ بە حساب ئەوانە هەمووی پێشمەرگە سەرەتاییەکانی یەکێتی ئەی بۆ مەحموود سەنگاوی خولە چەخماخە بۆچی نێتوانی مقاومە بکە ئەی بۆ ئەوانی تر بۆچی نانەتوانی هەمویان ئەیانتوانی بەڵام دەوڵەمەند بوون بێغیرەت بوون ترسنۆک بوون چاوەڕێ ئەو ئەمریان کرد ئەمرێک بافێڵ لە خۆیەوە دەریکە بە چ سفێت پێشمەرگەی داماویش لەوێ ڕسوات بێ و خەڵک بە چاوێکی ترەوە تەماشای بکە ئێستا زروفەکان زۆر ناسکن هی ئەوە نییە بڵێن بەرامبەر حەشدی وەحشی مەوەستنەوە نا هەرە بێ بڵێن بوەستنەوە ئەگەر چی ئاڵاتان کوفرە کوردایەتیتان کوفرە عەلمانیەتیشتان کوفرە و ئێستاش هەر بە هەمان شێوە هەرچی کەسێکیش لەژێر ئاڵای ئێوەیە بکوژرێ بە کافری ئەمرێ لەگەڵ ئەوەش ئەبێ بشزانیت ئاوایە بەڵام عەلە لەقەل تۆ بینی خۆت و خوا نیەتی خۆت پاکەرەوە کە مادامە گەر هات و شەڕەکە ڕوویدا ئەگەر ئاڵایەکی تری ئیسلامی نەبوو ڕووی تێکەی و هیواداریشم ئاڵایەکی ئیسلامی بێتە پێشە چووکە و فەراغە گەورەیە کە دروست بووە کەمتر نییە لەو فەراغی کە دروست بوو زەمەنی بەرەی کوردستانی کە لەو شاخە بوون 7 حیزب دوای بزوتنەوەی ئیسلامی دروست بوو کە لێنەکەی چۆن بە جوامێرانە پڕ کردەوە بە دەستی پاک بە دەمی پاک بێ خیانەتکردن بێ جاشایەتی بێ ئەوەی پەیوەندی لە هیچ شوێنەکە دروست بکە بێ ئەوەی خیانەت لە گەلەکەی خۆی بکە زۆر ضروریە عەزیزانی من هۆشمان لەم گەمەیە بێ کێشەکە ئەوەیە لە گەمەی سیاسیە لاعیبێک هەیە گەمەوان یاریزان یەکێککە گەمەی پێەکرێت یعنی مشکلەکەی ئێمە ئەوەیە کە کوردەکانی ئێمە سەرانی کوردی ئێمە لاعیب نین لەعوبن ئەگەر لاعیب بوونایە ڕۆڵی خۆیانە بینی بەو قووەتەی کە هەیەەکە کە کورد ئەوە هەموو قووەت و نەفوزەی هەیە و هەموو جوامێری و ئازادی هەیە باشە بۆچی ئەتوانێت ئازابێ بۆ ئەمریکا ئازابێ بۆ ئێران ئازابێ بۆ قووەتێکی تر و جاشێتی تر ئەی بۆ ناتوانێت بۆ میلەتەکەی خۆی بیکە ئەتوانێت بەڵام ساحەبی ئەم گەندەڵانەیە کە پێویستە ڕادرێن پێویستە لادرێن